دار بومد و پیشانگه هیداب نه تابلویان و ام حس کن هشتا بوم خول بین دانان جبرکو گلکش مایت هین دارنگش بیر کرین بگیرن گلکش مشیانت هین لی ام پیت بی کسا کن ام پیت بی شلیت خواه مازمترن هودی کاریا مبکن گلک چالاکین زور مد کرن بو ونکشان سروشتی بن شخصی بن تکعیبی بن مدرسه نشامدان گلک جورت هنری فنی نشامدان بریا پرودازا خو پشکا چالک کتابخانه خلقا هاوینی راگان دبیکو البیستو ایگی و هفت 2019 حتی 22 هشت 2019 ما بردامی داوی کاریانی خوش حالی و جمارک زوریا قطابی ما قسمه کرن سجمی قطابی بشیدار ده خلامه دا 55 قطابی بینه وارهين صالح كان بردەوەی کە کابینەی نوێم پێک بێت پەیوەندی بە مامۆستا کرد بە مامۆستا پێشبینی ئەەکەم ئینشاڵڵا ببێ وەزیری پەروەردە ئەو ناودارانە دەکەیت چیان فەرمووە لەسەر بنیادنان تۆڕێک بۆ هەم ناساندنی پەرتوچی دێم پەرتوچی پەروەردەی کە بە ناوی پەرەپێدانی پەروەردەی لەگەر سیمینارێک بۆ بنیادنانی مرۆڤ لە ڕێگای پەروەردەوە ئەزمموی وڵاتانی سەنغافورە و کۆریای باشوور و ژاپۆن و چین و مالیزیا باز دەکەین بە هەماهەنگی و تێکەلچێش بۆ لە کوردستان چی بکەین ئایا ئێمە لە هەرێمی کوردستان تا چەند توانیمانە لە ڕێگای پەروەردە و مرۆڤی کوردستانی بنیاد بنین بەها کۆمەڵایەتەکان کارامەیەکانی ژیان تا چەند ڕەنجی داوەتەوە لە پرۆگرامەکان وڵاتێکی وێران و دابخا و داتەبیان و بەجێما بەڵکو بیریان کردو چۆن وڵاتەکەیان بنیاد بنێنەوە هیوادارین سەرجەم پەروەردەکاران و ڕێنماییکاران تابعی کتابەکانی مامۆستا بەکری بکەن سوودێکی زۆری هەیە لە بواری پەروەردە زیاتر لێرە قەزنی مامۆستاش کە ئەمە تازە گفتوگۆمان لەگەر کرد زیاتر دەرجێتە سەر بواری پەروەردەیی کە چۆن ئینسانێکی ئامادە بکاتن لە بواری پەروەردەکاران چۆن ئامادە بن بتوان خزمەت بە پرۆسەی پەروەردە بکەن لە هەر سێ هێرشەکە ئەو دیوارە نەیتوانێت چی بپارێزی لەبەرچە لەبەرەوەی هەر کاتێک دوژمن Ну, ощущение я пережил, в общем-то, советский флаг. Это красный флаг с серпом и молотом. Где-то в 90-м году, в общем, он почил в Бозе. То есть, как бы... И после этого у нас появился трехцветный флаг. В общем-то, я считаю, что не важно, под каким флагом жить, до меня дошло. Главное, чтобы это была насыщенная и полная эмоциями жизнь во благо России. Поэтому, в общем-то, я вполне принимаю и этот флаг, и Андреевский флаг, это с крестом морской, и бывший советский флаг. Сегодня, 22 августа, мы поздравляем жителей нашей страны с Днем флага России. Желаем верности и честности своей стране, а также мужества и огромной любви державе.